ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان چەند تەوەرێکی وروژان کە دەردەکەوێت ینی هێشتا ئێمە کێشەمان لە ناوخۆی خۆمان هەیە و کێشەشمان هەیەشتا هەر لەگەڵ بەغدا بەردەوامە. یەکێک لەوانە قسەکردن بوو لەسەر ئەو داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان کە داوای کردبوو پۆستەکانی کابینەی دێم دەبێت 50 دابش بکرێت. ئەو ڕەتی کردەوە ئاماژەی بەوە کرد کە ئەوان ئامادەن حکوومەت پێک نێنن و هەروەکو ئێستا کە چۆن دەڕوات ئابە و شێوە بەردەوام بێ نەک بەوەی کە پۆستەکان 50 دابشکن لە نێوان خۆیاندا. هەروە داواشی کرد کە لایەنەکانی کە سەرپشکن لەوەی کە بێنە ناو کابینەکە. ئەمە بەشێکی بوو. بەشەکەی دیکەی ینی قسەکردنە لەسەر پەیوەندی نێوان هەولێر و بەغدا کە ئەمە زیاتر لە موچەی موچەخۆران هێرێمی کوردستان گرفتەکە زیاتر دەردەکەوێت کە هەموو مانجێک دەبێت موچەخۆری هێرێمی کوردستان دڵی لە مشتیا بێ کەی موچەکەی پێدەدرێت. ئەمە دیارە تاوکو ئێستا کێشەکان یەکلایی نەبووەتەوە. هەموو مانجێک دەبێت تەکلیف و تەکلیفکاری بکرێت بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەران ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. قسەیەکەیە لەسەرەوەی کە داوکۆسا هەرێمی کوردستانیش پابندی و ڕێکەوتنە نییە لەگەڵ بەغدا کە داهاتی نانەوتی ڕادستی بەغدا بکات بۆ پێی کە لەسەری ڕێکەوتون. ئەمە یەکێکە لە گرفتەکان کە تاوکو ئێستا لە نێوان هەولێر و بەغدا ماوە. چەند تەوەرێکی دیکەش گفتوگۆ دەکەم لە کاتی گفتوگۆکە قسەی لەسەر دەکەین کە لەگەڵ میوانەکەم ئەمڕۆ بە خۆشحاڵی و دکتۆر ڕێبوارکەریم ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕەوتی هەڵوێستا کە بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ میوانە کاکتۆ زۆر بەخێبێت. زۆر سپاس بۆ بەڕێست. تەندروستیتان باشە بە وەڵاسپاس یاخوا باش دیلا. با ئێمە ئەزانم پرسیاری من ڕەنگە زۆر ینی ڕەبتی بە جەناب تۆ نەبێ کە وەڵامی بیتۆ، بەڵام زیاتر بۆ من کە لە ناو پرسیارەکە ئەوە گرنگە دەردەکەوێت کە ئەتاوکو ئێستا لە نێوان پارتی وێچێتی کێشە هەیە نەگەشتونەتە ڕێکەوتن بۆ پێکێنانی کابینەی دێم. ئێوەش وەکو هێزێکی سیاسی لە ناو ساحەی هەرێمی کوردستاندا کارەکەن و وجودتانێ. ئەکرێ ئێمە 2 ساڵ و نیوە حکوومەتێکی کاربەڕێکەرمان هەیە هەر بەم شێوەیە بمێنێتەوە کە وەکەوەی کە ئەمڕۆ سەرۆکی پارتی دانی پیاناڵێ ئامادەین هەر بەم شێوەیە کار بڕوات، ئامادە نین بەو شێوەی کەیکەتی داوایەکە حکوومەت پێکبێنین. ئەمە زەرەری لەسەر هەم هەرێمی کوردستان و هەم پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ بەغدا چیە بێ؟ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێست بۆ کەناڵەکەتانەوە بۆ بینەرانی عزیزیش. لە ڕاستیە ئەم قسانە دەلالەتە لە چەند شتێکی زۆر گرنگ. یەکەم دەلالەتە لەسەرەوەی کە ئەم هێزانە بە هیچ شێوازی قەناعەتیان نەگۆڕا و ئەو قسانی کە ئەوترێ لە پێناو کوردستان لە پێناو نیشتیمان ئامادەی تەنازولاتین، ئەوەی کە دەوترێ ئامادەی ڕێکەوتنین، ئامادەی هەشتێکی لەو بابەتین، ئەو هیچی ڕاز نەبوو و هیچی وانە. من بۆ خۆم هەر لە مێژە نزیکی 20 ساڵە بێ دژی ئەم مەوزوعی 50 بە 50 و 51 بە 49 و 53 بە 47 و 57 بە 43 بوو. بەڵام ئەوە کەوتوتە سەر ئەو لایەنانی کە حکوومەت پێگەێنن پێگەوە. بۆ ئێمە لە ڕۆتی هەڵوێست بەشداری حکوومەت ناکەین و پێشتریش ڕامانگەیاند و ئێستش ڕایگەین کە بەشداری حکوومەت هێرێمی کوردستان ناکەین تا ئەو کاتی ئۆپۆزیسیۆنە بێ بە 50+1. ئەمە خاڵێکی تر دەلالەتە لەسەر ئەو لەوەی کە ئەم حکومڕانی ئەم دوو هێزی کە حکومڕانیەکەن ئەیانەوێ حەماسەتێکی تری ئینتیخابی بخۆڵکردن. طبعا من باوەڕم بۆ نیەم دوێ زەڕێنەکەوت بن بۆی ڕوویاکە وازح بێ ئاسانی شەڕێ بکەون. ڕەنگە بە دوو کۆبوونەوەی زۆر بەسیط وەکو خۆیان چەند ڕۆژێک لەمە پێش ئەعلانیان کرد کە زۆر نزیک زۆر بە ئاسانی ڕێ بکەون. بە جواب پێچێ جەولەیەکی تری حەماسەتی ئینتیخابی بخۆڵکردنەوە. حەماسەتی هەستەکەی ئەمە جۆرە بیانوویەکە بۆ کاتی هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وە کاتی نە هەر ئێستا دەستی پێکردو هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێکردو بە نیسبەت ئەوانەوە. ئەمە هەنگاوێکی ترە بۆ گەرم و گوڕی حەملەیە کە 5 مانگێک 6 مانگێکی ماوە. بۆیە ئەم بابەتە زیاتر لە حەماسەتێکی ئینتیخابیە چێ بە هیچ شێوە پەیوەندی بە حەماسەتی نەتەوەیەوە نییە. هەروەها شتێکی تر دلیلە لەسەر شتێکی تر کە زۆر گرنگە. دلیلە لەسەر ئەو قسەیە کە وەڵڵاهی 20 دانە ساڵ ئێمە و قسەیەکەین بەلانی کەمەوە کە لە وڵاتە مؤسسە نیە
مۆستا بێ ئەوە قسە ناکری ئەگەر باوەڕی بە حکوومەتە بێ ئەوە قسە ناکری ئەگەر باوەڕی بە پەرلەمانە بێ ئەوە قسە ناکری ئەگەر باوەڕی بە دامەزراوە بێ لە وڵاتی ئەوە قسە چۆن نەکری تۆ ئەگەر باوەڕی بە پەرلەمان و حکوومەتەیە چۆنە بێ عمری حکوومەتی کاربەرەکە خەریکە یەکسانە بێ بە عمری حکوومەتی ئەتیاتی چۆن لە چ وڵاتێک ئاشتی وایە لە چ بیئەیەکی نادیموکراسی نائینتیخابی ئاشتی وا ڕوویاوە بەس دەبی زۆر تەواو دیکتاتۆرەکانیش نەک دیکتاتۆرە ئاساییەکانیش ئەو هاڕوویاوە کە عمری حکوومەتی کاربەرەکەی تر حکوومەت کاڵم لێرایەکێتیشەکرێت و پارتیژەکرێتەوە یەکیان نییە و ئەوانەشەگرێتەوە کە ئیسە لەگەڵ یانان لە دەرەوەی یەکێتی و پارتی بۆیە هەر عیبە ینی ئێمە زۆر جار لە هەرێمی کوردستانەوە بینین ڕەخنە دە بەغدا گیرێک ئێمەش بۆ خۆمان ڕەخنەمان لە بەغدایان دێژە بەس هیچ حکوومەتێکی بەقا نیوەی ئەم ئەشی پێ نەچووە جارێ لە کۆبوونەوەیەکە وتراوە ئەم مودەی کە گفتوگوی تیاکراوە لەگەڵ ئەو مودەی لە 2010 گفتوگوی تیاکراوە دوای انتخاباتی 2010 هیچ حساب نییە بۆ حکوومەتە واتە ئەو ڕۆژەی کە حکوومەت دروستە بێ ئەنجا 4 ساڵ حساب بکەین ئەنجا انتخاباتێکی ترەکەین کابینەی ڕادەسەکەین ئەگەر ڕادەسی کەواتە کاک سامان سادەترین بابەت ئەوەیە کە ئەم هێزانە باوەڕیان بە دامەزراوە نییە پرسیاریکە شێکاک دکتۆرانی ئێوەش ساحەکەتان چۆڵ کردو بۆ پارتی وێکێتی کە ئەوان بەهۆسی خۆیان بۆ نمونەر کاتێبیانەی حکوومەت پێکەێنین نیشانەوەی پێکی نانن دانی خۆ قسەکە ڕوون بوو بۆ نمونە مەسوود بەرزانیەڵێ ئێمە داوامان لە لایەنەکانی کەش کردو بێنە ناو ئەم کابینێ و کابینێ پێک بێنین ینی ئەگەر بۆ نمونە ئێوە لەگەڵ پارتیا کابینەکە پێک بهێنرایە لەگەڵ ئەم لایەنانێکە لە یەکێتی بۆ نمونە بەشدار نەبووە بۆ نەبوو بۆ تۆ ئێمە بە خۆکوژ ئەزانی بۆ خۆکوژیان ئەگەر هەر کەسێک لەگەڵ ئەم دوو هێزە بەجیا لەگەڵ هەر یەکێک لەم دوانە بەجیا لەگەڵ هەردووکیان بە یەکەوە بڕوات ئینتیحاری کردو خۆی کوشتووە ئەمە یەک دوو کاکە من بچم ئەو زۆرە و من کەم چیم پێگۆڕێ ئەوەی کە ئێمە تۆ پێمانەڵێ ڕەخنەمان لێگریڵێ ئێوە قساکەن و ساحەکەتان چۆڵ کردو دەیبا من زۆری نەبم ئەو کاتە ئەبینی من ساحە چۆڵناکەم با ئۆپۆزیسیۆن و هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی زۆری نەبن ئەو کاتە ئەیبینیت کە ساحە چۆڵ ناکرێ ئێوە بڕاتان بەوش سازی بکرێ ئێمە گرەیمان بەقەدەر خۆمان دێکرێ ئەزانی ئێستا ئێمە کاکسامان گرنگترین بابەت لای ئێمە زانی چ ئێستا ئەوەیە کە ئەو پەرلەمانە دروست بێت بۆ ئەوی ئەرکی ڕاستەقینەی مراقەبە و تەشریعی خۆی ببینێت نەهێڵێ ئەم قوانینە ئەم قەراراتانە عەفوەن کە دەرەچێ لایەن ئەم حکوومەتەوە شەو بیرەکەنەوە چۆن داهاتیان زیاکەنێن ئەم قەرارەتان دەرەکەن ئێمە پێویستمان بەوەی پەرلەمانێکی ئەکتیڤ هەبێ کە ئەم ڕێگری لەم سەرانە سندنە بکە بەڵام ئەمە پەرلەمان توا بۆ پەرلەمان نتوانێ ئەمە بکە بۆ نمونارێک یەک لەو بڕیارانە دانانی نرخ بوو لەسەر کارەبای ڕووناکی نیشتیمانی ئێستا ئێمە لەو پەرلەمانە زۆر ضرورە 33 پەرلەمانتا لە دەرەوەی یەکێتی و پارتی بە ئاشکرا ڕازینین بەم نرخە گوێژمان لێ بێ هەندێک پەرلەمانتاری تر ئەڵێن ڕازینین لە ناویەکێک لەو دوهێزەی دەسەڵات زۆر پێویستمان بە پەرلەمانە بۆی بزانین فعلن پەنجاویەک ڕازیان ڕازی نییە بۆی بۆ خەڵکە ڕوون بێتەوە کاکسامان ئەم بڕیارە ئاڵەوەشێتەوە یانی ئەگەر لە حاڵەتێکە پەرلەمان ڕۆڵ و کاریگەری خۆی بێت نەگەم بڕیارە هەموو ئەو بڕیارانەی کە سەرانی لەسەر خەڵک زیاد کردووە کە ژیانی خەڵکی خسۆتە مەترسیەوە کە گیرفانی خەڵکی بەرەو تاڵانبردن بۆ هەڵەوەشێتەوە بەڵام ئەبێ پەرلەمانێکی حەقیقی بێ ئێمە ئەوە لە لامان گرنگە تاوەکو بیرکردنەوە لەوەی حکوومەت لە نێوان ئەم دوو هێزە چۆن دابەشە بێ ئەزانی بۆ زەحمەت دەبێ ئێسکی حکوومەت بەڕێوە بەرەم دوو هێزەنین لەگەڵ هێزێکی تر کە پێشتر هەبوو و لەگەڵیانە باشە هەر ئەوەی کە دروستیکاتەوە هەرم دوو هێزە نیە ئەوەی کە ئێستا ئەم پرۆژانە هێنێت و ئەم نەهامەتیانە بەسەر خەڵکە ئاسەپێنی هەر ئەمانن دوایش هەر بڕۆم پەلەپەلم بێ بۆی دروستیکەن خۆ هەر ئەمانن بەڵام من لە ڕوئایەوە ئەڵێم مادەم خۆی پەلەی نییە کەواتە باوەڕی بە دامەزراوە نییە هەرچەنە من حەزەکەم خەڵکی کوردستان دڵنیابێ ئەم دوو هێزە زۆر بە ئاسانی ڕێکەون یەکێتی و پارتی زۆر بە ئاسانی توانن ڕێبکەون بەڵام ئیتر ئێمە داخڵ بووین لە حملی انتخاباتی عێراق ڕەنگە حەماسەتی انتخابی وا بکە هەندێک جار حەماسەتێکی نەتەوەییت پێ بفرۆشتنەوە هەندێک جار حەماسەتێکی کوردستانیت پێ بفرۆشتنەوە بەوەڵڵاهی ڕاست نییە ینی تۆڵێ ئێسامانە ڕێکەوتون لەسەر پۆست و پۆستکاری بەڵام خۆیان نانەوێ ئاشکرایکەن جارێ پۆست و پۆستکاری قەزێ نییە ڕەنگە جزئیەتێک بێت لای ئەم بەڕێزانە ڕەنگە بەشێک لە پۆستەکانیش بەسرا بێتەوە بە ئینتیخاباتی داهاتوی عێراق و حسەی ئەم دوو هێزە لە عێراقا بەیانەیە بە یەکەوە بە یەک پاکێج هەردووکی گرێ بدەن و بە یەکەوە بیکەن وەکو کە پێشتر چەند جارێک کردویانە
ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ئەبێ ئەم خەڵکی ئێمە قەناعەتی تەواوی هەبێ وەکو ئێمە کە ئێمە یابینین لە ئیش و کارەکانیانە لە سیاسەتەکانیانە لە تەجربەمان هەیە لە بەغدا لەگەڵیانە لە کوردستان لەگەڵیانە ئەمانە هیچ ناکۆکیەکی جەوهریان نییە بە بەڵگەی ئەوەی ئەبینیت گومرکەکان لە خاڵە پشکنینەکان سەرانەکانی خۆیان زۆر بە ئەتیادی وەرەگرن زۆر بە ئاسانی تێپەڕێ یەک بچووکترین کێشە لە نێوانیانە نییە حتا ئەوەشی کەواتە ئەمڕۆ بە ئاشکرا وتیان تا حکوومەت بگە نایشت کێشەنی وانە کەواتە هیچ کێشێک لە نێوانیانە نییە تەنها ئامادەسازیەکە بۆ ئینتیخاباتی داهاتوو حماسەت یەکلای جەماوەری خۆیان بخۆڵقێنن بۆی جاری باشە کاکە دکتۆر ڕێبەیانی ئەم دۆخە هەر ئاوا ئەڕوا بە بەرچاوی ئەم میلەتە و پارتیوێکێتی و حیزبەکانی دەروی پارتیوێکێتی خەڵکیشە پرسێ بەڕاستی هەڵوێستی ئێوەمانان چییە ئەم حیزبانی دەروی پارتیوێکێتی کە بەمان بڵێن ستۆپ یعنی لێرا بۆ سنووتر ینی ڕۆڵیان هەبێ بەڕاستی هەڵوێست یا ئێوە بە سێری شانۆکەکەن کەی دەستی پێکرد و کەی کە کۆتاییە ئێمە پێگەێنانی حکوومەت بەو جۆرە گرنگە بۆمان کە پەرلەمانی لێ دروستە بێ خۆوایە کێشەکەی پەرلەمانی ژیانی ئێستا بەسراوەتەوە بە پێگەێنانی حکوومەتەوە ئێمە چاومان لەسەر پەرلەمانە کە بتوانێت ڕۆڵی ڕاستەقینی خۆی ببینێ بۆ لەبەروی ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆنین وەکو ڕۆتی هەڵوێست نە گفتوگۆمان کردووە نە پێشوازیمان لێ کردوون نە سەردانمان کردوون نە ئامادەین بچینە ناو هیچ حکوومەتێکەوە نە بە هیچ مەنسبێک نە بە هیچ دەستکەوتێک تاکەی بۆ نمونەگە پەرلەما کاران نەکرێتەوە هەروە ئێمە ئەگەر ئەتانەوێ هێزەکانی دەرەوەی یەشێتی و پارتی یان هێزێکی تر ئەیانەوێ ئەم پەرلەمان هەڵوەشێتەوە انتخاباتە حکوومەتە ئەم پەرلەمانە حساب نەکرێ ئەوە دڵنیا بن دەنگی ڕوتی هەڵوێزە ناو پەرلەمانی کوردستانە لەگەڵ هەڵۆشانەوەی ئەم پەرلەمانە حازرە بۆیان بەڵام ئەگەر تۆز ئێستامە لە ڕووی قانونی ئەستەم نیە لە ڕووی حیزبیەوە ئەستەما بۆ نسبەت حیزبەکانی ترەوچکە پێویستی بە 50 زایدێک هەیە یان پەرلەمانتاران ئەبێ کۆبێتەوە دروستی کرد بزڵبت ئێمە ئەوە گرفتەکەمانە تۆ لە لایەکەوە سەرۆکی بەتەمەندتان تەسلیم کردوتەوە هەندێک لە هێزەکان ئەخەڵێت چەند هەنگاوێکیش نراوە بۆ ئەوەی کە لەم کێشەی هەڵۆشانەوە ڕزگاری بێ بۆ نمونە پەرلەمانتا سوێنی خواردووە کۆبوونەوەی یەکەم کراوە تەنانەت کاندید هەبوو بۆ دەستەی سەرۆکایەتی کەمانە لە قانونەکە کە ئەمە کرا بەکراوەی ئەهێڕێتەوە ناتوانێت خۆی بەکراوەی یەکە مانایوانی هەتا ڕۆژی قیامەت کراوەیە مانای وایە بڕۆن 2 مانگ 3 مانگ مەجالتانەیە ڕێ بکەونەوەی بوو بە چەند مانگ بوو بەنزیگە لە 6 مانگ 7 مانگ زیاترە 7 مانگ زیاتر 7 مانگە تقریبا کەواتە ئێمە لەبەردەم ئەوەیان کە تاکید بوونەوەی لەسەرەوەی ئەم هێزانە باوەڕیان بە مؤسسات نیە لە کوردستان وردە خەریکن قەناعەت بە خەڵکی تریشەکەن کە باوەڕی بە پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان و مؤسساتی کوردستان نەمێنێ ئێمە وتمان ئەم هێزانە باوەڕیان پێ نیە بەڵام خۆمان باوەڕمان پێێتی خۆمان باوەڕمان بەوەیە کە پەرلەمانێکی ئەکتیڤێ بەڵام بە دڵنیاییەوە بەم تەریقەیە بەم ڕێگایە تاکیدکردنەوەی ئەوەی ئەمڕۆ گوێمان لێ بۆ ڕۆژانی تری گوێمان لێ بۆ خۆمە تازە نییە بە نسبەت ئێمەوە وەکو هێزی سیاسی بە دڵنیاییەوە تاکیدکردنەوەی لەسەرەوەی کە ئەم دەسەڵاتدار لە وڵاتە باوەڕی بە مؤسسات نییە ئەخدا ئێوەمانانیش لە دەروی پارتیۆشێتی هەر ناکۆکن کۆک نین لەسەرەوەی کە کۆک بن بڕیارێ لە بەرژەوەندی خەڵک بن ئەکسامانە زین چییە تۆ گرفتەکە ئەمەیە ئێمە گلەی لە پارتیوچێتیەکەین باشە خەڵک دڵی بەم حیزبانی دەروی پارتیوچێتی خۆشە کە خەمی بخوات زانی من بمبورە منەوە دووسێک ڕەت لەم هەفتەیە ڕابردووە لە هەندێک چالاکی ڕێکخراوەکان و کۆبوونەوەی هەندێک ئەوانە تۆزێ بێ تااقەتیش قسەم کرد ینی پێم ناخۆشە هیوادارم ئیسم ڕۆوام لێنێ زانی کاکسامان ئەم دەسەڵات ئەم دەسەڵاتەی کوردستان با بە هەموو گەندەڵیەوە تو هاتووی مەحاسبەی منەکەی بە 4 کورسیەوە وڵی ئەمە دڵم نایە پێت بڵم چییە ئەمە گوناح دەکات محاسبەی منەکەی بە 4 کورسیەوە ئەگەر بەقەت 4 کورسیەکەم ئیشم نەکردووە حەقی خۆتەگی لێم لێ بکەی محاسبەی 67 کورسی ناکی دەستی لەوان شتو ئەگە دەستی لەوان شتووە با من بک بە 51 من و ڕەفیقەکان هێز ئۆپۆزیۆنەکانی ترکاکە با بمانکە بە 51 ئەو کاتە پێمان بڵێ وەڵی کاکە ئێوە چوونەوە جارێکی تر دەستی ئەم دەسەڵاتەتان گرت و هێناتانەوە پێشەوە بەس کە من 50 نیم من 33 لە سڵام هەیە لە پەرلەمانی کوردستانە برای ئازیزم من ڕقەمە زۆرینەکە نیم کە بووم بە ڕقەم زۆرینە کە من هاتم سەرانم لە تۆ سند کە من هاتم ژیانی تۆم قورس کرد دەو سەرجادەیە ئەعدام کە بەخوا لە من ئاسانتری دەست ناکەوێت لە من و لە ڕەفیقەکانم ئاسانتری دەست ناکەی بۆی لامان بی نەچەکمان هەیە
نە قواتمان هەیە، نە پارەمان هەیە، نە مخابەڕاتمان هەیە، نە اختیالاتمان هەیە، نە سژن و سژنکاریمان هەیە. ئەر کاتی ئێمە و کرد بە زۆرینە بەخوا بە ئاسانتری شێوە ئێمەشی پێلاچێ ئێکە ئێستا ئێمە زۆری نەنین و دەسەڵاتی پێکێنانی حکوومەت لە دەست ئێمانێت تۆ بۆ محاسەبەمەکەی کاکسامان ئەخە قسەکە لەسەرمە نییە دکتۆر تۆ بدە بەلای چیکە مە قسەکەت لەسەرەوەی ئەڵێم بۆچی ئێوە ڕێک ناکەون کە بنە هێزێکی بەهێز بەرامبەر بە پارتی وێکێتی پاشە بۆ ڕێک نەکەوتوی جۆرێک لە کێشە هەیە هەستەکەم هەچەند ئەمە وت مەقسە لەسەرەوە زۆر ناکە قسە بکە بەڵام مەبەستم ئەوەیە نییە شکور نەخێر ئەزای کێشەکەسی کاکە ئێمە ئەزانکی ئێزانی کێشە هەیە نییە کە پەرلەمانی کوردستان دەستی بە ئیشەکان کرد ئەبێ زمینە سازی بۆ ئێستا هەندێک پرۆژە هەیە حکوومەت بڕای لیاوە من گوێم لە هەموو هێزەکان بوو دژین ڕاستە ڕەنگە ئێمە زووتر دەستمان پێکردوێ بە دژایەتەکەی هێزێک شکاتی کردووە دەستی خۆش بێ ئێمە حملەمان بۆ کردو دەستمان خۆش بێ هێزێکی تر بڕیاریەوە هەنگاوی مەدەنی بنێ هەردەستی خۆش بێ کاکە ئەمانە ئیشی ئێمەیە بەس تۆ کە پەرلەمان دروست بوو ئەگەر یەکێکمان لە ئێمە وتمان وڵی ئەم سەرانە سندنە شتێکی زۆر باشە ئەو کاتە وەرە حەقی خۆتە محاسەبەمانکەی ئەعدامیشمانکی بەس کە نەمانوتووە بەس خوا دکتۆرا لێرە کراوین بوو ینی بۆ نمونە هەر ئەمەی کە جەنابەت باسەکەی کە باسی بۆ نمونە ئەم نرخی کارەباکەین ئەمە ئەگەر بۆ نمونە هەموو لایەنە سیاسەکانی دەروی پارتی وێکێتی بە یەک پاکێج بە یەک دەنگ دژی بۆستنەوە بەهێزتر نییە لەوەی کە هەر لاەن و لە لای خۆیەوە گلێوی و گازندەی هەبێ ئەکید گرنگترە قسەکە لە وازەحە بەڵام ئەم بەیەکەوەیە کاتێک گرنگترە کە پەرلەمانەکە هەبێ لەناو پەرلەمانەکە تۆ قوبوڵینەکەی ئێستا پەرلەمان ئێمە ناتوانین سکاڵاکەین بمبورە پەرلەمانی لە سکاڵا تۆ شتوانی بیکە کە حیزب نەبێ وانی هاوڵاتێکی تریش دەتوانێت بیکە کە حیزبی نەبێ من مەبەسم لە یەک نقطەیە مەبەسم لەوەیە ئەمە بگەڕێمەوە سەرەوە نقطەیە هەندێک بمبورە ینی مەبەسم ڕوو لە جەنابەت نییە بەس هەرچە تۆش وتێ ینی هەندێک فێر بوون گروپ هەیە لە سلێمانیا لە کوردستانە ئیشیانەوەی چتە هەر شوێنێک ئەڵی کاکە وڵی حکوومەت ئەو بڕیارە خراپەیاڵ ئەی ئۆپۆزیسیۆن کاکە ڕاوەسە تۆ بۆ ناچی نەسیحەتی حکوومەتکەی بۆ هاتووی نەسیحەتی منەکەی کە ئەزانی من دەسەڵاتی ڕێگرتنیم لەوە نیە جگە لەوەی فشاری مەدەنی و یاسایی و محکەمەی بۆ بکەم وانە جگە لەوەی لە پەرلەمانە هاواری بۆ بکەم ئەگەر نەم کردووە گلەیم لێ بکە بەس کە کردومە من هەتا ئەوە نە سەڵاحیەتم چکە عەدەدەکەم ئەوەندەیە کەچی بەرامبەر ئەم دەسەڵاتە بێدەنگە بن ئەڵێ کاکە موچەنی وڵی ئۆپۆزیسیۆن کاکە ڕاوەسە موچەنیە خۆ قایمی معاشڵای من ڕەنگە خەڵکی ژیانی ئەو متمانەی یابێ بە ئێوەمانان وانەی دەروی پارتێکێتی هەر ئەوانن کە بەو شێوە ڕەخنە گرن و یانوێ ئەمانە و کوونوێنەری خۆیان کاریان بۆ حەقیوانی ئەبێ وابێ ئەبێ وابێ بووی ئێمەش خوا نەخواسە کەوانی کە دەنگیان بە پارتیوکێتی ئەزانن ئەوان چین و ناشتوان ڕەخنیان لێگرن بۆی بێدەنگن تۆزی ئالەوێ لەگەڵ تۆ یەک ناگرمەوە ینی جەنابەت ئەگەدار بەیانی هەندێک دەنگدان بە یەکێتی و پارتی لەژێر فشاری جۆرا و جۆرا بۆ ینا زۆرێک زۆرێک لەو خەڵکە ڕازی نییە بەم پرۆژانەی کە ئیسە بۆ نمونە جەنابەت باسی پڕباسی لە پرۆژەی ڕووناکی تەوەنە پرۆژەی ڕووناکی چکە بەزتوانی گوڵۆ هەڵکی پارەی زیاتر پێ نامێنێت بۆ یشتی تر هەڵکی دەبەرەوە طبیعیە ئەوە ئەو پرۆژەیە دەسەڵات دروستی کردووە حەقە جەماوەری ئەو 16 کورسیە قبوڵی نەکەن لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان کە ئەو جۆرە پرۆژانە کە سەرانە زیاد لەسەر خەڵکەکە و پارە لە گیرفانی خەڵکە نایەڵێ و هەوڵێکیشە بۆ دروستکردنی سەرچاوەیەکی تری داهاتی زەبەلاح بۆ ئەم عقلیەتە سیاسی و سڵتەیە لە کوردستانە هەیە فی کول ئەحوال من ویستم لەسەر ئەوە قسە بکەم کە ئەم جۆرە حکومدانە لەسەر ئۆپۆزیسیۆن بەقەدەر حەجمی خۆی بێ حکمی دەسەربەی بەقەدەر ئەو حەجمە ئێمە بە دەقاتی ئەوەش ئامادەین بەرپرس بین بەڵام هەر ناکاتە زۆرینە ئەبێ بگاتە زۆرینە ئەو کاتە من جێبەجێم نەکرد تۆ جێبەجێ نەکرد کە ئۆپۆزیۆنیەکی تر جێبەجێ نەکرد بە ئاسانتری شێوەتوانێت دا بماڵێ لەو دەسەڵاتی کە پێ وای هەچەنە من ڕەنگە لەگە بۆ چوونەکە جەناب نەبدم زۆرینە نانامە بەسمێ زۆرینە کەمینەی شەتوانێ بەڕاستی فشار دروست کات و پێی خۆی بەهێزکە تۆ هەر منی بان کردو لە بەروی ئمە فشارمان دروست بەتاشید نانە من بێمە سەر مەوزوعی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا ینی بەڕاستی ئەمڕۆ کاکمەسوود دەڵێ ئێمە خۆسواڵکەر نین هەر ڕۆژێ بۆ نمونە نازانم چێ واژۆی نەکرد و کێ پارەی نەنات بەڕاستی ئەم قسە ڕەنگە بۆ خەڵک و بۆ ئێمەمانانیش بیرکردنەوەکە وا بێ ئێخۆ ئێمەش نەمانەویست سوالکەین ئەمان تووشی سوالکردنیان کردین
ینی کێشەکە گە بەڕاستی پێم بڵێ بەو پێی ئەزمموی جەنابەت لە 4 ساڵ زیاتر ینی لە پەرلەمانی عێراق بووی کێشەکە لەکوایە بەڕاستی ئەکری ئێمە هەموو مانگێک لە 45 و 50 بە تەلەفۆن و تەلەفۆنکاری موچێم خەڵکە بێ شتێکت بۆ ژێرمەوە بۆ یەکەم جارەی ژێرمەوە وەفدی کوردی هاتبوو بۆ بەغا ساڵی 2019 بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە تایبەتیش چارەسەری کێشەی موچە ئەو کاتە وەزی خەڵک زۆر خراپبوو تەنابەتەزانی موچە چۆنە هات زۆر خراپ وەفدی هەرێم هاتبوو لە ماڵی سەرۆک کۆمار لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبووە منیش وەکو یەکێک لەو پەرلەمانتارانە داوت کرابووم کە قسەی خۆم بکەم لە بۆ پەرلەمانتارانی کە ناڕازی بووین لە سیاسەتەکانی هەرێم و بەغداش ینی وا نەزانی من لە قەنات عێراقیەکان ڕخنە لە عێراق ناگرم ڕخنە لە عێراق گرم بەڵام ئەزانم خەلەلەکە لەکوایە بەزڵبێت من بە وەفدی هەرێمە وتووە ئەم قسەیەم وتووە کە هیوادارم دەسەڵاتداری هەرێم گوێی لێ بێ و ئەژیزانێ من چی وتومە کاک ئامادەن بەبێ بەغدا موچە 30 ڕۆژجارێ بەبێ لێبڕین بدەن وتیان نەخێ وتم ئامادەن نەوت بدەن بەغدا و بەغدا پارەتان بۆ بنێرێ 30 ڕۆژجارێ بەڕێکی موچە بدەن وتیان نەخێر نایدی وەکوی سەشوای هاانی سەژنەوە نەدراوە داتی ناخۆش پرسیاری سیەمەم کرد کە ڕەنگەی هەندێک کەسی ناڕازیش زۆر بە دڵی نەبێ بەس من قسەی دڵی خۆمەکەم مجامەدە ناکەم وتمەی ئامادەین هەمومان بگەڕینەوە و لە کوردستان هەمومان بەیەکەوە بمرین لە برسا یان هەمومان تێربین کە جوابی نەرە ئەزانی یعنی چی ئەو قسەیە یعنی ئەگەر ئەوەی کە ئێمەی کرد بە سوال کرد وەکو میلەت دەسەڵاتداری ئەم وڵات هەیە ئێمەی وا لێ کرد ڕۆژێک لە پەرلەمانی عێراقی کێگەڵێ بیکەن بە خاتری ئەم ڕیشەم تۆزێک تەعجیلیکەن بەشکم ڕێبکەوین تۆزێ پارەی لەم قانونی قەرزەیەتیا بێ بۆ خەڵکی یاریمی کوردستان یەکێک وا لێ بکەن بڵێ کاتان لێکەم پەلەمەکەن بە قانونی بودجە پارەیەکی تیا بێ بۆ خەڵکی کوردستان یەکێک وا لێکەن بۆ شتێکی تر ئەوە چی وای لێ کرد من وام لێ کرد ئۆپۆزیسیۆن وای لێ کرد یان دەسەڵاتی کوردی وای لەو خەڵکە کرد کە ئێستا خۆیان ئەڵێن نامانەوێ خەڵک سیرمان بکەوەکو سوال کرد بۆ من پێم خۆشە بەغا ئەو یاریەمان پێەکە بۆ من پێم خۆشە بەو تەریقەیە بەغا تەعاملمان لەگەڵ بکە نەخێر بەڵام تۆ بوویتە هۆکاریەوەی بەغدا بۆ شێوازە تەعاملمان لەگەڵاکە و من هیوادارم ئەو هەڕەشانی ئەمڕۆ مشکلەیەکی تری بەدواوە نەبێ کێشەیەکی گەورەی تری بەدواوە نەبێ کاک سامان وا بزانم ئالێرە لەگەڵ جەنابەت باسم کرد ئەگەر هەڵە نەبن چواری دوی ئەمساڵ وەفدی هەرێم لە بەغدا هاتەوە بڕۆسی فەیسبوکەکانی ئەندامانی وەفدەکە هەمووی وتی مژدە کێشەی موچەی بسوێت حل ڕاست بێ زەحمەت حل بووە پێم نەوتی ئەگەر حل بوو من و تۆ قسەیەکەینەوە لێرە بەخوا بەرنامەکەمان ماوە قسەمان کاک سامانی بەڕێز ئەم کێشانە کە هەیە سیاسیە جوزئێکی بەڵێ تەکنیکیە زۆرێکی هەر بەڵێ بەڵام بێ زەحمەت تۆی ئەبێ وەکو دەسەڵاتی کوردی حەلیکەی ئەم کێشانە نەک ئێمە کە هیچمان لەلانیە کە هیچ داتایەکمان نایتێ کە هیچ زانیاریەکمان نایتێ باشە کاکە هەرێم لە 23 چوارەوە لیستی ناردۆ بۆ بەغداد بۆچی دوێنێ پارە هاتوو ئەوە بەغدا نایڵێ هەرێم بۆ نایڵێ هەرێم بۆ ڕوونی ناکاتەوە یعنی من بە ئەم زانیاریەشە پێ بڵێم من بۆ خۆم لە دوو کار بەدەستی وەزارەتی گەورەی وەزارەتی داراییم پرسیوە لێم پرسی وتم بێ زەحمەت ئەو خەلەلە چییە کە ئێوە تەدقیقی تیاکەن وتی دڵنیا دەکەمەوە ئەبێ لە هەرێم پرسی پەیوەندی بە ئێمەوە نییە ئەو خەلەلە لای ئێمە نیە من بە حکمیەوەی کە من ئێستا پەرلەمانتار نیم ناتوانم لەوە زیاترین بکەم ئەگینا بە کتاب مێشکی سەریانم هێنا دەرەوە بۆی بزانم خەلەلەکە لەکوایە بێ ئەو پێم بڵێ وەکو پەرلەمانتارێک وەکو نوێنەری خەڵک ئەوش تەمان قسەیە لەسەر نوێنەرانێکی چ لە بەغدان ئەبێ بە کتابێک داوای بکەم بێ زەحمەت ئەو خەلەلە چی وای کردو لە 23 چوارەوە بۆ ذاتی دارە شەرمنانە ئەم قسەکە بۆ نایکا بە نووس نازانم بۆ ئاشکرای ناکا کاک سامان من ئەوە نەئەزانم ئەم خموسە پێوترێ ناشەفافیەت لە دنیای سیاسیە لە دنیای ئیداریە ئەم جۆرە لە ناڕوونی پێوترێ ناشەفافیەت ناڕوونی هەیەیان نییە لەبەرەوە کاک سامان گیان برای عەزیزم من پێم ناخۆشە ئاوا ڕۆیە بەڵام ئێمەیان ئەوەی کە ئێمەی کرد بە سوال کرد ئەوەی کە حەیەهی ئێمەی برد لە بەغدا دەسەڵاتی کوردیە باشە کە ئێمە بۆ نمونەرە و قسەی جەنابەت ینی ئێمە نەوتمانە فرۆش داهاتی ناخۆ لە بەردەست خۆمان نبوو نەمانتوانیەوە موچە بین
ئێستاش بۆ نمونە هەمان شت لێرە هەیە نای بە بەغا بەڵێ بەغا هێشتا هەر موچەکە ئەیە یانێ بێت چی بکرێ بەڕاستی ئەبێ ئەم مەلەفە جیا بکرێتەوە بە کاملی لە حکوومەت باوەڕم بەوەنی لەم حکوومەتەیە هەلبێ هەر بەردەوام بێ ڕەنگە لەبەر ئینتیخابات تۆزێک کاراسانی تر بکەن بەسەر بەردەوامە بێم کێشەیە بە تایبەتی نزیک بینەوە ئینتیخابات حکوومەتی عێراقیش شاری لەسەرە سوودانی ڕاستە دۆستیانە باشەکە کە خۆمان شتێکی تریانی بەڕاستیمان ئەڵێن سوودانی لە هەموو کەس دۆستمان زیاترە ئەی بۆ دی وەرناگری بێ زەحمەت ئەی بۆ ناداتێ بەڵام ئەبێ دوای ئینتیخاباتی داهاتوی عێراق ئەم مەوزوعە بە یەکجاری چارەسەر بکرێ ئەبێ معاشی هەموو عێراق لە موازنە بە جیادا بندێ قەینا بە جیادانراوە بە ڕقەمی تەداخلی سیاسی نەکرێ ئەمە پاڵپشتێکی ئینیشی هەیە دادگای فدرالیش پاڵپشتی دادگای هەیە پاڵپشتی دوو قانونیشی هەیە پاڵپشتی دەسووریشی هەیە ئەمە هەمووی بە پاکێجێکی جیاواز ئەبێ بزانین فعلەن بەغا چی ئەوێ تازە بەغا ئەمساڵ ئاوابێ ڕەنگە بۆ کوتم تۆزە سەریعیکەن تۆزێ خاویکەنەوە لەبەر هەندێک اتفاقاتی سیاسی سەریعتر بێت هەندێ ناکۆکی ڕووبا زیاد خاوتر بێت بەڵام ئەمساڵ هەر بەم طریقەیە ئەڕوە ئەوەی کە گرفتە ئەوەیە کە دوای ئەوە نێڵینەوە بێت لە ڕاستی ئابێ نەخشە ڕێگایەکە بێت استراتیجیەکە بێت کە موچە لە هەموو ناکۆکیەکان جیا بکاتەوە ناکۆکی تەنها ناکۆکی سیاسی نییەکە بێت ئەزانی چیە تۆ قایمەی موچەی عێراق من ئەوەی بزانم 28 خانێ هەر ناویکی سیانی 28 زانیاری لەسرە بێ زەحمەت بی دەرێ ماتەڵە مەکە پێویست ناکەمە ماتەڵە بکەی بی دەرێت بە ئەو بزانێ وردەکاری ئەم فەرمانبەرە چییە ناکرێتەوە مانگی دووخانی بۆ زیاکەی مانگی خانێکی بۆ زیاکەی جارێ بیدایت هەر ناو وەزار خۆت جەنابەت خۆ ئێستا کێشێکی کە هەیە لەسەر مۆزوعی داهاتی نانەوتی بەڕاستی یعنی تاوەکو ئێستا هەرێم بۆ نمونە ناینێرێ قسەیەکەیە وەکو زانیاری دەگوترێت لەم دوای هەر پێداگر بۆ تەیفتامی زەختی کردووە و ئەمان شتێت داهاتی ناوخۆیان نردووەم جاپارەکەی نردوو وابزەم ڕێ وزرا پێداگیر بۆ نەگوەزیری دارایی ئاخوت توێتی من تر دەسەڵاتم نییەوە تا ئەو داوایەکانی حەقی خۆشێتی وایە بەڵێ وای کاک سامان کەم بوو کوڕیەکان ئەگەر بژمێرین پێویستمان بە تەزبیحێکی قەزوانی دەنەکانە بێها درێژەکان بۆ ئەوەی کە ئێستا کەم و کوڕی ئەم بابەتە بژمێرین و خەلەلەکانی هەرێم و چەند خەلەلێکی عێراقیش بەیەکەوە دەستنیشانکی بەڵام هەمووی ناکاتەیەک معاش کە بیەی بۆ خەڵکە ڕاست ئێستا ئێمە من معارزم بەس لەرزم دیاتەوە بۆ جەژن ئەم خەڵکە چۆنە بژی وکە جەژن 20 ڕۆژی ماوە وانە ئایا عێراق لەم 20 ڕۆژە معاشێکی ترمان بۆ نێریان ئەم خەڵکە بەبێ معاش جەژ نکات ئەمە بەنسبەت ئەمە کاریسە گەورەکە بەڕاستی پێ تا ئەگەینە انتخاباتی داهاتوی عێراق و حکوومەتی داهاتوی عێراق بزانین ئەم حکوومەتە ئەتوانێت چی بکات بۆ ئەم خەڵکە نەچووکە بێمە یەکجاری حەل بێت لە انتخاباتی داهاتووە لە حکوومەتی داهاتوە عەفوەن نابێ ئیتر ئەم مەوزوعە ناردینەی نارد بمێنێ من تەیدی و قسەیەکەم کاڵێ ئیترە بێت جۆمان لەوە نەبێت ناردینەی نارد بەڵام بڕۆ حەلیکە بەڵام بینێرە با حەلیکە بەڵام کاک تەسەوورەکەی عێراقی باسەکەی ینی حەل ببێت من وتم تاوەکو انتخابات تا انتخابات هەر کێشەی تیاکەوێت مەبەستم دوایەوە بۆ پێکێنانی حکوومەتی عێراق بۆ حکوومەتی عێراق ینی مەبەستم ئەم بابەتە چارەسەرە بێ بەڕاستی ئەگەر کورد استراتیژێکی ڕوونی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدایە و بە ئیتیفاقاتی لابەلا خۆی سەرقاڵ نەکا لە بری ئەوەی بێت بڵێ وەرە فڵان من یارمەتی دێمەوە ئەتکەمەوە بە ڕێی زەرا تۆش ئەم ماوەیە تۆزێ پارەم بۆ بنێرە با لە بەردەم جەماوەرەکەمە ئەحراج نەبم ئەمە پینێ آخر پێشتر ئەمە کراوە ئێستاوە کراوە ئێستاوە کراوە ئێستا حالیان پشت بۆ بەسرا ڕاست ئەمە پێوتێ پینا بۆ لەبەرەوەی ئەو زەلامە تۆ وعدێکی تێ خەڵکی تریشێ وعدیاتی لەبەرەوە تۆ وعدێکی تێ بۆی تۆزێ پارە بۆ بنێ خەڵکی ترێ وعدیاتی ڕەنگە ئەو بەهۆی ئەو وعدە نەتوانێت هەندێشت بۆ تۆ بکە مەجبور بێ بۆ ئەوی بکە بۆیە ئەمە ئەبێ وازێ بێری ئەبێ چی بکەین بڵێن کورد کۆمەڵی کێشەی هەیە کورد ئەبێ ئاوا حەلکرێ ئەبێ بەم طریقەیە حەلکرێ ئەبێ بەم ڕێگایە کۆتایی بم ناڕەحەتە بێت وە من بەڕاستی لێش ناژارمەوە متەفائیل نیم گەشتبی نیم ئەم دەسەڵاتی کوردی بتوانێت کێشەیە ئەم کێشانە حەلکە و خۆمان یەکلا ئەکەینەوە ئێمە وەکو ڕەوتەکەی خۆمان و داواشمان لە ئۆپۆزیۆن کردو ئەوانیش دەسەوڕەکەم هیچ هەر ئەوانیش هەرسێکیان هەیە بۆ ئەمە داواکەین ئێمە تەرکیز بکەین لەسەر چارەسەرکردنی ئەم مەسەلەی موچەی یەکجاری ئیتر
ڕێگەکەی چۆن نییە ئەو مشکلە نیە و قابلی مناقەشەیە حتا لەگەڵ ئەم هەرێمەشە لەگەڵ ئەم دەسەڵاتەشە قابلی مناقەشەی گرفت نییە بەڵام ئێمە ئەمانەوێت سی ڕۆژارێ بۆکو هاوڵاتی عێراقی پارە بگارە دەستی هاوڵاتیێرە کاکە من کاربەدەستێکی کوردم پرسی وتم بۆچی مەعاژنایە لە جالێکێکە بینیم ئەکادیمیا بینیم لێرە زانکوێ وتی بەغاش بۆ خۆی پارەی نیە وتی بابە تۆ وازدەوە بیان وان نییە ئیسە لە ئیعلامەوە دەرەچەند بە کوردی ئەڵێن بەغا هەر پاخۆی پارەی نییە سیولە نییە پارە نەماوە وری کاکە وان نییە ئەڵێ تەیف سامی توتی سیولە نیە تەیف سامی ئەم مانگە دوو کەڕ ڕووکردوی باکرد لە شتیوام نەوتووە ئەڵێ هەروتوێتی ئەلێ من معاشی خۆمم داوە لە نەخێر هەر نەیاوە هەردووا کەوتووە کاکە هەندێک شتەیە بەم ئەینادیە ناکرێت تۆ پێ دووا بێ هەوڵ بی حکوومەتی عێراق ناشرینکی کاکیجا ئەتەوێ ناشرینیکەی بەشدایی تیامەکە ئەتەوێ خراپێ سەحبی لێ بکە بەس کاک دکتۆڕێبا من ئەمڕۆ ینی لە قسەکانی کاک مەسوودا شتێک ینی سەرنجی ڕاکێشام ینی ماناکەی وابوو کە گوایە ئێمە لە ناو خۆیان هەندێک هێزن ئەچن لە بەر دژاتی ئەوان لەگەڵ بەغدا کێشیان بۆ دروستەکەن یاڵێ موچە مەنێرەیە داواکاری هەیە کە گرفت بۆمان دوستەکڵە ئێمە هێزی یەکەمین بەغدا بێ مامەڵە لەگەڵ ئێمەگا گوێ لە ئێمە بگرێ تەسەورەکەی ینی بۆ نمونە یەکێتی بۆ نمونە ئێوەمانان ئەو قسەتان هەبێ لە بەغدا بڵێن کاکە جارێ موچەکە تاقیکە بۆی کە پارتی و حکوومەتەکەی پارتی کێشێ بۆ دروست بێ ئەگەر باسی محکەماکە ڕێگەی یاسایی ڕێگەیەکی جوانە بێ هەموو کەس هینی بکە ینی پشگیری بکە ئەو محکەمەیەکی ئێمە شکات و سکاڵی تەوتینمان لێکرد هەر ئەو محکەمەیە سەرۆکی حکوومەتی هەرێم ڕۆی لە بەغدا شکاتی لێکرد لەسەر چی و هەر هەمان دادگایەوە نییە هەمان دادگایەوە دادگایەکی تر نییە ئەو کەسێکی ئیمزای قەراری تەوتینی کردووە هەر ئەو کەسێکی ئیمزای قەرارەکانی ئەویشی کردووە کەواتە تۆ مادەم اعترافی پێ کردووە ئەتیادی بێ بەلاتەوە خەڵکی تریش بڕوا بۆ محکەمە بەڵام بۆ نەڕوا بۆ محکەمە کەس نەڕۆشت بۆ محکەمە ئێمە باوەڕمان بە محکەمە هەبووە بۆ ئەوەی تەوتین بکە باوەڕمان بە محکەمە هەبوو بۆی معاشی ئەم خەڵکە بنێرێ بەغا ئیجبار بکە شکاتمان لە بەغا کردووە بۆی بەغا پارە بنێرێ بە هیوادارم ئەم کار بەدەستانە بە سۆشیال میدیا بریو نەدرێن ئێمە شکاتەکانمان لە محکەمە ئەوە بۆ بەغا ئیجبار بکەین ئێمە ئەمانەیە پارە لە بەغا بێنین بۆ خەڵکی هەرێم کاکە ئەزانی فەرقەکەی چیانە گەورێ ئەوە پێی وایە لە ئێمە چین خەڵکانێکی ئەچن لە بەغا بەغاڵن پارە نێنێت کوری من ڕامانەکرێمان و نەوتی سپین بەرێ بمەرێ بە تەنکەرەمایە نامانە بە خەڵک بە بەروی نەمایە نامانە بە خەڵک بە ئەمان و پارەمان بەرێ بۆ خەڵکی کوردستان پارەی جوتیارمان بەرێ لەسەر پارەی جوتیار 20 کۆبوونەوەمان کردووە تا پارەی جوتیارەکەمان وەرگرتووە کاکین یا پەیوەندی سیاسی لاقەی سیاسی ئەمە دروستەکات گرفت خۆ حکوومەتەکە دۆستی ئەوانە زیاتر کاکە ئەو چوار وەزیری هەیە بۆ نمونە یەکێتی دەتوانێ ئەمە بکە من زانیاریم نییە باوەڕیش ناکەم ئەوان زانیاریان نەبێ نەزانن کیە نازانم ئەو قسەیە ئەگەر ئەوی پەیوەندی بە ئێمەوەیە حەزەکەم پێت بڵێم سەر لەبەری وانە لەبەرەوەی ئێمە هێزێکین باوەڕمان بەوەیە بەغا لە خزمەت خەڵکی کوردستانە بێ بەس کوردستانێک بۆ خەڵکەکەی نەک بۆ دەسەڵاتەکەی و کوردستانێکی شەفاف کوردستانێکی ئازاد کوردستانێکی دیموکراسی کوردستانێکی پەرلەمانی کوردستانێکی یاسا سەروەر بێ ئەمەمانەوێ بەغاش بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە وەکو چۆن نائیبێکی بەسڕەش بە بەغاڵێ خزمەتی بەسڕەکەم بکە نائیبێکی ئەنباریش بە بەغا بەڵام کاتێک ئێمە لە بەغدابین ئەبێ بزانین هەندێک ئوموری دەستوری هەیە چۆن بەسەر جەناب تا ئاسەپێ وەکو هێزێک بەسەر ئەمیتیش ئاسەپێ وەکو هێزێک ئێوە ڕەوتەکەتان یەکەم حیزب بوو کە ڕایگەیان دژیم نرخی کارەبایان یانێ توان چی بکەن چی بەڵێنێ بە خەڵک بن ئەمە هەڵەوەشێتەوە یا کەمەکرێتەوە یا چیەکەن وڵای ئێمە بۆ نمونە ئەوەی کە بیرتان لێ کردوێتەوە ڕێکارەکە چییە کە بتوانە ئەمە سەرکەوتوو نەبێ بۆ ئێمە ئەلبەتە کارەوە بچوە کاژمێرەکە نا هەمووی پێویستی پێێتی بەسمە بەسم نرخەکەیە ئێمە زۆر باوەڕمان بۆیە کە بێ خەڵکی کوردستان کارەبایی 24 کاژمێریان هەبێ بەڵام ئەبێ ئەو کارەبایە لەگەڵ ئەم گیرفانەیە گونجاو ڕاست ئەو گیرفانی کە پارێتیە لەوانەیە ئەمە نەبێ ئەبێ لەگەڵ گیرفان و لەگەڵ داهاتیا گونجاو ئەمە یەک دوو ئێمە باوەڕمان وایە ئەو نرخانەی حکوومەت هەرێمی کوردستان دیاری کردووە ئیتر هەر کەسێک دەنگی پیاوەی کێگەڵە من نام کردو و ئەوی ترم نەکردو لەسەر حکوومەت حسابە ئەو نرخانەی کە حکوومەت هەرێمی کوردستان دایناوە بە هیچ شێوازێک لەگەڵ داهات و گیرفانی خەڵک یەک ناگرێتەوە نە ئەو نرخانی بۆ مەدەنی دیاری کراوە نە ئەو نرخانی لە پێشوو لە ئێستاشا بۆ پیشەسازی دیاری کراوە
نە بۆ کشتتوکاڵی کە دیاری کراوە کاکە ئەخوات لێکاتەوە مەجبوری معاملەکە داخی ڕاست واد لێکاتەوە مەجبور بی کە نەتوانیت ئیشی گەورە بکەیت لەبەر ئەوە ئێمە فشاری مەدەنیمان بۆ بەکارێنەوە فشاری جەماوەریشی بۆ بەکارهێنین بەو ڕێگەیانی کە هەیە و فشاری یاساییشمان دەست پێ کردووە و هەندی هەنگاوی گرنگمان کردو لەسەر ئەم بابەتە نامەنوێسەوی بینی میدیا ئەمانەوەی دواتر نەتیجەیە بێ و زۆریش خۆشحاڵم کە هێزی ترە بینم بە هەمان گوڕوتین حەزەکە بیکات ئێمە نەبێ بە گیان ئێمە سەرمەشق بووین لە ڕەتکردنەوە جەنابە دەزانی ئێمە کەشفمان کرد چ ئەوە چ گرێبەستەکانی دەرمان کە نیوەی هەرێم ڕایگرت کە ڕاستیە ئەوەی کە پەیوەندی بە سەرەتانەوە هەبوو کە ڕاستیە لەمەشە هەندێک هەنگاوی گرنگمان هەیە ئینشاءالله وردە وردە لە ڕۆژانی داهاتووی بێن خۆتان ئامادە بەڵام بۆ هەڵبژاردنی پەرلەمانێرە بمبورە بەڵام بۆ سەرخستنی ئەمە پێویستمان بە پاڵپشتی خەڵکە خەڵکی نا دڵنیابن بەبێ بە پاڵپشتی ئێوە باڕۆ متەفائیلەکەی بڵێم بە پاڵپشتی خەڵک ئەم جۆرە پرۆژانە فەشەل هێنێت ئەبێ خەڵک پشگیریمان بکە خەڵک چی بکانیەوە پشگیرەکە ئەو فشارە مەدەنیانەی ئەو فشارە یاساییانە ئەو فشارانەی کە پێویستی بە خەڵکە ئەبێ خەڵکیش حضوری تایە هەبێ لە خۆپشاندان هەموو هەر ڕێگایە کە پێویستی بە فشاری خەڵکە یا سۆشال میدیا کاریگەری هەیە دەیان ڕێگە هەیە بۆ کاریگەری ئامادەن بۆ هەڵبژاردنی پەرلەمانێرە بە ئیزنی خوا گەخوای گەورە ویستی لەسەر بێ زۆرێک لە ئامادەکاریەکانمان کردو زۆ سپاس دەکەم کاک دکتۆر ڕێبوار کەریم زۆ سپاس بەخێبێ کاکێ دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی دەستی بەڕێوەبردننی ڕۆکاوێست زۆر بەخێر بێت زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوکە سا بینەری بەنامەکەم هەمیەکی خۆش بۆ متان خواتان